ئەو دەروازانەش لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەجگار زۆرن کە پەڵەی ڕەش بۆ سەردڵە دروستەکە هەر زۆر دوور نەڕووی ئەو مۆبایلەی کە لە گیرفانتایە هەر بیکەیتەوە دەیان دەروازەی تایە کە دڵت ڕەشەکە کە دڵت ژەنگاوی دەکا ئەو خاوێنەی کەوا چەندێک هەوڵت بۆی داوە تاوەکو پاکت کردوتەوە ئێستا وەکو جارانی لێ هاتوتەوە دەروازەکان لە خۆت داخە ئەها تۆ کە لە ناو سیارەکەیە کە بە شوێنێکە ئاڕۆی بۆنێکی ناخۆش دێت لە دەرەوە یەکسەر جامی سیارەکەت بەرزەکەیەوە کە تەپوتۆزێکی زۆر دێ ئەها یەکسەر جامی سیارەکە بەرزەکەیتەوە هێ باشە دڵ و دەروون و نەفسەکەت ئەولاتر نییە بەوەی کاتێکەوە تەپوتۆزی تاوانە بینی بۆنی پیسی تاوان دێ بەگشتا و نزیک دەبێتەوە بە چاوەکانت تەماشاکە یەکسەر ئەو دەرگای لە خۆت داخەی ئاگاد لە چاوت بێت ئاگاد لە گوێچکەو بێ بیستن و بینینی خۆت پارێزراوکە دڵ و دەروونی خۆت پارێزراوە بێ ئاگاد لە زمانت بێ ئەمانە وەسائلن بۆ ئەوەی کەوا دڵ پاک بێ یا ڕەش بێ جاویش لە دەسەڵاتی خۆتایە و لە بندەستی خۆتایە کابوو ڕەحمەت و بەزەیتە بێ بە خۆت ڕەحم و بەزەیتە بێ بە نەفسی خۆت خێر و بەرەکەتی تۆ سەعادەت و بەختەوەری تۆ ئارامی ناخی تۆ بریتیەوە لەوەی کەوا ئەم نەفسەت چەند خاوێن بێ چەند بە پاکی بمێنێتەوە چەند بە بێگەردی بمێنێتەوە مسلمانەکان هەموو پێویستمان بەوەیە لە مانگی ڕەمەزانە بە خۆمان بچینەوە بە فعلی گۆڕانکاری بەسەر خۆمان نابینین خەڵک زۆر جارگلەی لە حکومەتەکە گۆڕانکاری بەسەرا نایە حکومەت هەروە خراپە تۆ گۆڕانکاریت بەسەر خۆتە هێناوە تۆ گوناهێکە گیرۆ دەبووی بەدەستەوە ناتوانی وازی لێبێنی چەند پیاوی وا هەیە چەند ساڵی بەسەرا ڕۆیشت تۆ قسە لەگەڵ برای خۆیان ناکە حقدی هەیە بەرامبەر مسلمانێک بەلای ڕوا سەلامی لێ ناکە تۆ نەتوانیەوە بەسەرەوەی ئازاڵ بیت ئەو خاڵە ڕەشە لەسەر دڵی خۆت لابەریت بۆ گلەی لە خەڵکی ترەکەی بۆ گلەی لە خۆت ناکەی ئەگەر هەموو ئەو خەڵکە گۆڕانکاری بەسەر نەفسی خۆیان نابێنن هەمویان خۆیان خاوێن کەنەوە حکومەتیش بریتیە لەو خەڵکە